بەهۆی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە وەرزی زستان و بارینی بەفر لە ناوچە جیازیەکانی هەرێمی کوردستان ئاستەنجی و بەربەست بۆ شۆفێری هێڵەکان و کۆمپانیەکانی گواستنەوەی هاوڵاتیان دروست دەبێت. ئەمەش کاریگەری لەسەر کەمبوونەوەی ڕێژەی هاتوچۆی ئەو کەسانە هەبووە کە بەنیازی گەشت بوون بە تایبەت بۆ ناوچە شاخاویەکان و وڵاتی ئێرانمەش ڕاستەخۆ کاریگەری هەمەجۆری لە ڕووی ئابوووریەوە دەبێت لەسەر شۆفێران. تەکسیەکان لێستا شەو چەند ڕۆژە تەکسی هەیە هەتا حاجومەران بەس کێشەکە لەو دیوی ئیران لە ناوبینی پیرانشار هەتا حدودی حاجومەران ڕێ زۆر گیرەوە یعنی تەحادێک هەتا هیچ هاتوچۆیەک نییە ئیلا بەپیان هاتوچۆ دەکرێت لە کاتی بەفرباریندا ئەگەر هەر شۆفێرێک قامەرە بێت ئۆتۆبوسەکان گەبێ ئەگەر بێت و مثلا زنجیریان نەبێتن ئەوە 100% ئەگەر کە بەفرێکی کەمیش بباری ناتوانێتن هاتوچۆ بکاتن چونکە زنجیر یەکێکە لە ڕێنماکانی هاتوچۆ لە کاتی بەفرباریندا پێویستیان پێیەتی تقریبا هەفتێکە بازارەکەی مەکز بووە لەبەرەوەی بەفر و ڕێگاوانەکان سەخت بووە لۆمە خاستن ڕێگای حەجۆمەران بەڕاستی هەر یەکجار ڕێگایەکە سەخت بۆ شوێرەکان ناتوانن هاتوچوو بکەن بەڵام بەنسبەت ڕێگایەکانی لای سماخۆلی و لای چێلی و ئەوانە قیچە تقریبان باشترە لە ڕێگای حەجۆمەر. لەلایەن خۆیانەوە شۆفێران سەرڕایبوونی بەفر و ئاستەنجی گلەیی لە خراپی ڕێگابانەکانی نێوان شار و شارۆچکانی هەرێمی کوردستان دەکەن و ئاماژە بۆ ئەوە دەکەن ڕێگاکان وەک پێویست نییە بە تایبەت زۆرینەی ڕێگاکان تەنها یەکساییدا بۆیە داوا لەلایەنی پەیوەندیدار دەکەن ڕێگاکان نۆژەن بکرێنەوە و بکرێن بە دوو سایت کە ئەمەش لە ڕووی سەلامەتی و کاتەوە سوودی زۆری دەبێت بۆ ئەوان و بۆ ئەو کەسانەشی کە گەشت دەکەن. ڕێگەوبانەکان بەڕاستی وەک پێویست نییە زۆر ناخۆشەی زەعامێکی زۆری لەسرە واروە ئەو ترێلەکان بۆمان دەبنە بەربەست لە ڕێگای واروە لە لای زیارە تاسێشی لێەوە هەر ناخۆشە بگرە لە دەربەندی لە سەیتەرەکەی گۆمەسپانەوە تاکو و دڵۆپەی جادەکە هەمووی وێرانە ئەگەر ناشکەن بە دوو سایت بکرێ بە سایدێک بەڵام باخۆش بکرێ بەڕاستی خەڵک زۆر ناڕەحەتە زۆر ناڕەحەت دەبین زۆر جار هەیە ڕێیەکە هەمووی لێکی دێەوە سعاتێک و 50 دقیقە بە 2 ساعت و نیو دەگەینێ لە کەس نەزانەوە کە دەردەچی جادەکە هەمووی بۆتە ڕەگڵە ئەو ڕەگڵەش دەبێتە هۆی زیاتر لێکەوتنەوە ڕووداوی هاتوچۆ چکە لەبەرەوە یەکساییدا جادەکەش زۆر ناخۆشە زۆر جا سارەکان دێنە سایدی عکس بەناساری ئەویش ناحەقی نییە سایدی عکس دەگرێت چکە سارەکان وێران دەبن من بۆ خۆم لە خەتی قەڵازدەیش دەکەم هەر لێرەوە تاکو قەڵاتزێ ڕێگای خۆش نابینم ئەو شوێنی کە خۆش دەبێت لەوانە 2 دقیقە 3 دقیقە بە دوای تاسێک دروست کراوە ئەوەنەش هەموو دەبێتە هۆی خراپبوونی جادەکەی. ساڵانە بەهۆی بارینی بەفرەوە بەشێک لە ڕێگا سەرچیەکانی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بە تایبەت ئەوانەی دەکەونە ناوچە شاخاویەکانەوە دووچاری ڕێگە گیران و ئاستەنجی دەبنەوە بەهۆی کاریگەریەکانیشەوە هاتوچۆی گەشتیاران و هاوڵاتیان کەم دەبێتەوە جگەلەوەش شۆفێران داوا دەکەن ڕێگاکان نۆژەن بکرێنەوە تا دوور بن لە ڕووداوی هاتوچۆ و گیانی خۆیان و سەرنیشتنیەکانیان پارێزراو بێت. کاروان مەسعود، گەلی کوردستان، هەولێر.